دەسڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایەکە لە هەرکوێکن لە شتان ساغ بێت تەندروست بن و ڕۆژێکی پڕ لە شادی و پڕ لە تەندروستی و پڕ لە وزەتان دەست پێ کرد بێ. ئەم بەیانیش لە بەیانی 24 من لەگەڵ ستافی پرۆگرامی ئەم پرۆگرامە لەگەڵتان ئەبم بۆی کە ئەو بابەتانی بۆ ئێوە ئامادەمان کردووە خەمە بەردیتی ئێوە بۆ هیوایم کە کاتژمێرێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین چکە لەوەی کە کاتژمێرێکی خۆش بێت کاتژمێرێکی پڕ لە سوودیش بێت بۆتان. جا بابزانین کە ئێستا کە کاتی پێگەیشتنی ترەیە و بەرهەمی ترەی ناوخۆیی تام و لەزەتێکی تایبەتی هەیە بەشی هەرە زۆریشیان یان وشکەکرێنەوە یان جۆرێکە دیکە سوودیان لێوەرەگیرێت. ئەمڕۆ ناو پرۆگراممان پێتان دەڵێم کە بەرهەمهێنانی ترێ لە کام شار زیادی کردووە. سپاس بۆخوا. جا ئەو بابەتی دیکەش کە باسی لەسەرەکەین باسی هەرزەکارەکانە دایکان و ماوکان ئەوانی کە هەرزەکارتان هەیە بێگومان کۆمەڵە پرسیار لەلاتان گەڵاڵەیە کە منداڵەکەی من یاخود کچە هەرزەکارەکەی من کوڕە هەرزەکارەکەی من هەندێک جار وای لە هاتووە کە حەز ناکات لەگەڵمان لە ماڵەوەدا بنیشێت. هەستەکەم کچەکەم زۆر خەمۆکی هەیە، هەستەکەم کوڕەکەم هیچ دڵی بەوە خۆش نییە کە لەگەڵ ئێمە بچینە ئەملا ئەولا. هەموو ئەمانەی کە ڕەنگە زۆر کێشەی دیکەشن کە دایکان و باوکان لەگەڵ منداڵە هەرزەکارەکانیان هەیەە. بۆیە ئەم بەیانیە سەبارەت بە هەرزەکارەکان قساکەین و هەروەها ئەو تێڕوانینە نوێیانی کە لەسەر هەرزەکاران هەیە لەگەڵ میوانێکی تایبەتم سەبارەت بەوە گفتوگۆکەین لەگەڵمان بن بۆی کە زیاتر و زیاتر شارەزای ڕەفتاری هەرزەکارەکانمان ببین بزانین چۆن هەڵسوکەوتیان لەگەڵەکەین. ئەمانە ئەو بابەتانن کە ئەمڕۆ لە پرۆگرام زۆر سەرنجارە خەمەسەر جگەلەوە چەندین پرۆگرام باڵێن چەندین پاکێج و هەروەها راپۆرت لەناو ئەم پرۆگرامەش ئامادەیە بۆ ئێوە کە ئامادە کراوە ئێوە سوودی لێ بگیرن. با بڕۆین ناو پرۆگرام. با لە بەرهەمهێنانی ترێکەوە دەست پێ بکەم کە ئەم ساڵ لە بەرهەمهێنانی ترێدا سلێمانی یەکەمی هێناوە. بەڵام لەناو بازاڕەکان ترێی کوردی بەرچاو ناکەوێت. ئەگەر هەش بێت لە چاو ترێی بیانی نرخەکەی گرانترە. بەوتەی بەڕێبەری کشت و کاڵی سلێمانی ترێی خۆمانە لە نێو بازاڕەکان کەمە چونکە بە زۆری بۆ ترشیات یاخود بۆ باسووق و سرکە و هەروەها دەکرێت بە مێوژیش بۆ وشکردنەوە بەکارەهێنێت. جا تەنیا لە شاری سلێمانی بەرهەمی ترێی ساڵانە 1400 تۆنە ماشەڵای لێبێت. با پێکەوە بینەربین. لە وەرزی پێگەیشتنی ترێ هاوردەکردنی قەدەغەیە چونکە بەپێی ئاماری وەزارەتی کشت و کاڵ لەسەر ئاستی کوردستان ئەمساڵ لە بەرهەمهێنانی ترێدا سلێمانی یەکەمە. بەڵام لە نێو عەلوەی سلێمانیدا بە دەگمەنتری کوردی دەست دەکەوێت. سەرمایە هەڵی کرد و بۆ ئەوەی فەوتاندنی تەرزەکانی ترێ و فەوتانی ترێ کەمە ئەمساڵ. بەرهەمی هاوردە زیاترە لە بەرهەمی ناوخۆی وەکو ترێ. ترێەوەی سایەمە بۆمانێت لە تورکیا بۆمانێت شتێکی زۆر جوان و معقول و پاک و تەمیز و بێخرابیشن. بەپێی ئامارێکی ساڵی 2014 ساڵانە 45,429 دۆنم زەوی دارمێ و بەرهەمی ترێ هەیە. هەرچەندە ئاماری نوێ بەردەست نییە بەڵام مەزندە دەکرێت ڕوبەرەکەی لە ئێستادا 50,000 دۆنم بێت. بە پێیوتەی بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی هۆکاری زۆری ئەم ترێ و کەمی لە نێو بازاڕەکاندا بەکارهێنانی ترەیە لە کاری دیکەی وەکو ترشات و باسووق و سرکە. زەوی پارێزگای سلێمانی زۆر گونجاوە بۆ باخی ترێ. هەر لە ساڵانی ڕابردووشەوە ڕوبەرێکی زۆر هەبووە بەڵام تا ئێستا ڕوبەرەکە گەشتوتە نزیکی 50,000 دۆنم. هەر 14,000 تۆنەکەشی بە ترێ وەکو میوەیە کە بیخۆی ساغ نابێتەوە. دارە جوتیاران بەکارهێنن ئەیکەن بە باسووق و ئەیکەن بە دۆشا و ئەیکەن بە سرکە و هەروەها بە مێوژیش. بەو شێوەش یعنی زادوای تەسویقی بۆ کرێت لە بازاڕەکانی ناوڕاست و خواری و عێراق. زیاتر لە 6 جۆر ترێ لە جیهاندا هەیە. نرخی ترەی ئێرانی و تورکی لە نێوان 1600 بۆ 2000 دیناردایە. ئەمە لە کاتێکدا ترەی ناوخۆیی نرخەکەی هەندێک جار بەرز دەبێتەوە بۆ 2500 دینار. وای کردووە کە کێبڕکێ لە نێوان ترەی ناوخۆی و هاوردا لە ڕووی نرخەوە بێت نەکوالەتی. نیان بارزان کوردستان 24 سلێمانی. با پشتگیری لە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بکەین و ئەم بەرهەمانە بەکاربێنن کە ئۆرگانیکە و لە زەوی و خاکی کوردستانی خۆمان بەرهەمە هێنرێت. جا لەسەر باسی ترێەوە با بمە سەر باسی
برنج و هەروەها لە دەشتی هەریر و باتس باسی وەرزی دوورینەوەی چەڵتوکتان بۆ بکەم کە وەرزەکەی دەستی پێکردووە و جوتیارانی دەڤەرەکە بە بەرهەمی ئەم ساڵی برنج دڵخۆشن یاخوا هەمیشە هەموو جوتیارەکانمان دڵخۆش بن. نایابی جۆری برنجەکە تام و چێژەکەی کە لەگەڵت کە نۆکی هەردیسانە و کوردی خۆمان لێی بنیت ئەو برنجە چەند بە لەزت و بە تامە وای کردو کە بڵێن جوتیارانیش گرفتی بە بازارکردنیان نەبێت. کشتتوکاڵی شارەدەیەکەش پێشبینی دەکات کە ئەم ساڵ جوتیارانی ناوچەکە 700 بۆ 800 تۆن برنج بەرهەم بهێنن. دروێنەی چەڵتوکە لە دەشتی هەریر و باتاس. بەشێک لە جوتیاران بە دەڕاستە دروێنە دەکەن. ژمارەیەکیش بۆ دروێنە پشت بە توانای مرۆیی و ئامێری کۆن دەبەستن. شێرزاد سەرقاڵی جیاکردنەوەی دەتەنەکە چەڵتوکە لە خەرمانەکەی بۆ ئەو کەسەی کاری ئاودێری بۆ کردووە. دڵخۆشە بە بڕشتی ئەم ساڵی بەرهەمەکەی. 5 دەست بە گۆلەیەکرێ داخلی مانجی 6 بێ احتیادێ بچینە ئەو برنجە 6 مانجی ئەوە 6 مانجی لە 6 مانجی کوردی و سەدری هەیە هەتاوەکو تقریبان دەیدا نۆیدا لەو دەورەی دەست بە درونەی دەکرێتن تەنەکەی 50,000 هەتا 55,000 بازاری هەیە 19 کیلۆیە بێ کوتان بکوتی و 16 لێ دەرەسی 15 لێ دەرەسی. ناوچەیەکی بەناوبانجی برنجە و ساڵانە ڕووبەرێکی زۆری زەوی بە چەڵتوکی کوردی و سەدریدا دەچێنرێت. لە پاڵ بە بڕشتی ئەم بەرهەمە بڕی ئاوی دیاریکرا و بۆتە گرفت لە بەردەم زیادکردنی ڕێژەی داچاندن. 700 و 800 تەنی برنج ئینشاڵڵا بەرهەمە بێ ئەو سارە و بەراورد بە ساڵی ڕابردوو ئەتوانین بەرهەم برێندێک نێزیکە لەبەرەوەی ڕووبەری داسێنرا و لە سنووری بەشی کشتتوکالی هەریر بە پێی پێشبینەکانمان 400 نزیکەی 400 دۆن بەبێ هەمان ڕووبەری پارە هۆکارەکەشی لەبەرەوەیە کە ئەمە سەرچاوی ئەومان معدوودا هەر ئەتوانرێ بۆنمون ئەو ڕووبەرەی زەویەی پێبەر ئاو بکری و بە بەرهەمی برنجدا دابچێنرێت. ئاماری کشتتوکاڵی هەریر دەری دەخات ساڵانە زیاتر لە 400 جوتیاری هەریر و باتاس ڕووبەری 400 دۆنم زەوی بەراو بە چەڵتوکدا دەچێن و نایابی جۆری برنجەکە وای کردووە جوتیاران گرفتی بە بازارکردنیان نەبێت و بەر لە پێگەیشتنی کڕیاری بەرهەمەکەیان هەیە و نرخی 1 کیلۆ برنجی ئێرە بۆ ئەمساڵ بە 3,000 دینار دەخەمڵێندرێت. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی هەریر. هەر ئاوادان بێ کوردستان بابێنە سەر کەش و هەوا لە کوردستان و باسی کەش و هەوا بکەیت کە بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا و وەزارەتی کشتتوکاڵ پلانی داناوە کە ڕێگری لە وشکە ساڵی وانە بکات جا بەم شێوەیەکە ساڵانە زیاتر لە 250,000 نەمان بچێنێت و بۆ مانگی 11 ئەم ساڵیش بە هەماهەنگی ڕێکخراوی مێرگ زیاتر لە 250,000 نەمام لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان بچێنن ڕوبەڕووی پیسبوونی ژینگە ببنەوە و ژینگەی کوردستان بە پاکی ڕابگیرێت. ئێرە نەمامگەی دارستانی هەولێرە ساڵانە زیاتر لە 100,000 نەمام لەو نەمامگەی بەرهەم دێنرێ و لە هەولێر و دەوروبەری دەچێنرێت. مامنامەیەک تەمەنی 65 ساڵە زیاتر لە 12 ساڵە کاری نەمام چاندن و قەڵەم و ئاودان دەکا و دەڵێت پێویستە هەمومان پێکەوە نەمام بچێنین. چەند ساڵی لە گسکەی ڕاهەتا گەورەی گەورە دەبێت ئەمە تۆ دەدەین دەچین وشی تۆ چاندمان دەبتە شتری ئەوەندۆنە ئەو تشانە پڕ خۆر دەکەن ئاوە دێن دەچینین. ئەو دانێکە لە کەشوهای کوردستان دەگونجێ تەزبێ سۆیا سەرعامودی واشتۆ دۆدۆنیە. بەهۆی گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی داناوە ساڵانە زیاتر لە 250,000 نەمام بچێنێ و بەدار ڕێگری بکات لە پیسبوونی ژینگە. نەمام چاندن دەست پێ دەکەین لە 15 ناوەڕاستی مانگ داهاتوو لە ڕێگەی ئەو لایەن و دام و دەستگا و جوتیارانەی کە دەتوانن ئەو نەمامانە هەم بڕوێنن هەم خزمەتی بکەن و لە ژێر چاودێریدا بهێڵنەوە تەنها هەڕواندن نەبێت 250,000 نەماممان وەکو کەمترین بڕی نەمام تەرخان کردووە لە ئێستادا
و ئەگەری زیادکردنیشی هەیە بە پێی پێویستی و بە پێی سەرکەوتنی هەڵمەتەکە. ڕێکخراوەکانی ژینگە پارێز بە هەمانگی لەگەڵ وەزارەتی گشت و کاڵ دەیانەوێت کەمپینی نەمامچاندن بکەن و هانی ڕێکخراوە خێرخوازیەکان و کۆنسوڵخانەکانیش دەدەن بێنە ناو پرۆسەکە لە 250,000 نەمامەوە بیگەێنن بە 500,000. ئەمە لە کاتی ڕاگەیاندنی پرۆژەکە کۆنسوڵخانەکان لەوێ ئامادە بوون، بەڵام وەکو ڕسمی ئێستا نەهاتوونەتە سەرخەت لەگەڵمان بێنە پێش، بەڵام دەستگای ڕوانگە و دەستگای بارزانانی هاتوونەتە پێش دەیانەوە لەگەڵ ئێمە ئیش بکەن و لەگەڵ UN لە سەرخەتین ئێستا کە دەیانێت بەشدار بن لەم پرۆژەیە. لە کاتی ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە خەڵکێکی یەکجار زۆر لە هەموو شارەکانی کوردستان کە پەیوەندیان بە ئێمە کردووە بە پەرۆشەوە دەیانێت بەشدار بن. ئەم نەمامەی بەدەستمەوە یەکێکە لەو نەمامانەی ناوی سەروە و لە خێزانی سنۆبەرە، زوو گەشە دەکە و ئاوی زۆریشی پێویست نییە. لەگەڵ کەشوهەوای هەرێمی کوردستان دەگونجێ و سوودێکی زۆریشی بۆ پاکراکردنی ژینگە هەیە. وەزارەتی گشت و کاڵ و ڕێکخراوەکانی ژینگە پارێزیش دەیانەوێت ساڵانە درێژە بە هەڵمەتەکانی نەمامچاندن بدەن و کوردستان بکەن بە ناوچەیەکی سەوزایی و ئەم نەمامانەش بچێنن. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. با هەر لەسەر کارەکانی وەزارەتی گشت و کاڵ کەمێ بۆستین زیاتر چالاکیەکانیان بخەمە ڕووبۆتان باسی ئەوەتان بۆ بکەم کە وەزارەتی گشت و کاڵ لەگەڵ کوێیە خەریکی هەماهەنگیکردنە بۆی کە پرۆژەی گشت و کاڵی زیاتر و فراوانتر بکەن. کۆماری چیک لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان دەست بە پرۆژە گشت و کاڵەکانیەکە بە تایبەت گواستنەوەی ئەزمموی بەرهەمەکانی چیک بۆ هەرێمی کوردستان لە بواری گشت و کاڵ. وەزیری گشت و کاڵی هەرێمی کوردستانیش ئەڵێت کە ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە زۆر باشە ئەمە چونکە سوود لە ئەزممون و شارەزایی کۆمپانیەکانی چیک وەرەگرین و بەرهێنانی گشت و کاڵیش لە هەرێمی کوردستان بەو شێوەیە زیاتر ئەنجامەدرێت. پێشخستنی کەرتی گشت و کاڵ و هێنانی وەبەرهێنی بیانی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆماری چیکی لەم کۆنفرانسەدا کۆ کردەوە بامانجیەوەی کە کەرتی گشت و کاڵ بکرێتە سێکتەرێکی گرنگی یابووری و بریکاری وەزیری گشت و کاڵی کۆماری چیک ئاشکرای دەکات ئەو پێشکەوتنەی وڵاتەکەی بەدەستی هێناوە لە بواری گشت و کاڵیدا دەیانەوێت بیگوازنەوە هەرێمی کوردستان. من لێرەم لە کوردستان چونکە پێم وایە هاوبەشی گرنگ دەتوانین بکەین لە نێوانمان. لە داهاتووشدا دەزانین دەستکەوتەکان چین و دەتوانین چی بکەین. پێم وایە کوردستان توانای زۆری هەیە کە سەرچاوی زیاتری ئاوی و کشت و کاڵی بدۆزێتەوە. زۆر باشیشە بتوانین سەرچاوەکانی کشت و کاڵ و ئاو پێکەوە ببەستینەوە. ئێمە لە گۆڕانێکی کەش و هەوای زۆر خێراداین. بۆیە دەبێت خۆمان لەگەڵ ئەو بارودۆخە بگونجێنین. وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان دەیەوێت ئەزمموی کشت و کاڵی کۆماری چیک بگوازێتەوە هەرێمی کوردستان کە سەرکەوتوو بووە لەوەی کشت و کاڵێکی باش بە بڕێک ئاوی کەم بەرهەم بهێنێت. ئەمەش بۆ ئێستا کە لە گۆڕانکاری کەش و هەواداین بە گرنگ دەزانن. سازدانی ئەم ئڤنتە لەگەڵ کۆنسوڵیەی وڵاتی چیک و هاتنی بریکاری وەزارەتی کشت و کاڵیان بۆ ئێرە بۆ ئەوەیە کە ئێمە دەرگایەک بکەینەوە بۆ گۆڕینەوەی ئەزممون و دروستکردنی پەیوەندێکی پتە و لەگەڵ ئەم وڵاتە بۆ ئەوی بتوانین ئێمە سوود لەو ئەزممونانەی ئەم وڵاتە وەربگرین تاوەکو لە بواری پاراستنی ئاو پەرەپێدانی چۆنیەتی خەزمکردنی و پەرەپێدانی ئاو هێنانی تەکنەلۆژیای تازە لەسەر بابەتی چۆنیەتی بەکارهێنانی ئاو. بەشێک لە کۆمپانیەکان و خاوەنکارانی تایبەتی کۆماری چیک هەرێمی کوردستان جگە لە بەشداریان لە کۆنفرانسەکە بیرۆکەی پرۆژەی نوێشیان تاوتوێ کرد. سەرۆکی دەستەی وەبەرهێنانیش پێی وایە ئەمە دەبێتە دەرفەتێکی باش کە وەبەرهێنەرانی بیانی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. ئێمە علاقاتێکی زۆر باش اقتصادیمان لەگە چیک هەیە فەرعکی زانکۆیەکیان لێرە هەیە چەندین شەریکاتی چیکی لێرە فڕۆیان هەیە لێرە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن تاوان ئەو بابەتێک کە ئەوڕۆ لەسەری کۆبووینەتەوە بابەتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی وڵاتی چیک شەوتێکی زۆر باشی بڕیوە لە ئیدارەکردنی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ ئێمە گرنگە لە داهاتوو لە هەرێمی کوردستان هەم کشت و کاڵ هەم سەرچاوەکانی ئەو ئێمە بتوانین باشتر ئیدارە بکەین چ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێ چ لە ڕێگەی کەرتی گشتیەوە بێ. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشت و کاڵ ئاستی بەرەمێنان و بەرهەمە ناوخۆیە کشت و کاڵەکان
لە 100 تا 1.8 بەرز بۆتەوە بۆ لە 108. تەنها لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەشێکی زۆری پرۆژەکانی حکوومەت لە بواری کشتتوکاڵ بوونە. ڕەنا سەعالی کوردستان 24 هەولێر. باسی پێشەنگایەکتان بۆ ئەەکەم کە کەسەکە خۆی پێشەنگایەکەی کە کردوتەوە چەندین هوەری هەیە. ناوی ناز علی عوڵایە کە جیاواز لە پسپۆڕەکەی خۆی کە ئەندازەی دیزاینە دەستی داوەتە وێنە کێشان وەک حەزێکی هوەری. جا ئەمە سێهەم پێشەنگایەتی کە دەیکاتەوە لە واردا. وەک خۆشی دەڵێت کە لە زۆربەی تابلۆکان چیرۆکی زۆر جیاوازی هەیە بە وێنە توانێتی بیگوازێتەوە. ئەڵێت ئەم وێنانم بۆ بینەرەکانم و هەروەها بۆ ئەوانم گواستۆتەوە کە بە چیرۆکی بەهەشت ناریەبێت. ناز علی عوڵە لەدایک بووی شاری هەولێرم. خۆم پرۆفشناڵەتی خۆم لە هونەردانیە. من ئەندازەی پرۆگرام سازیم تاوا کردووە، بەڵام هەر لە تەمەنێکی زۆر بچووکەوە وەکو ئاشقای وەکو حەزێکی زۆر گەورە کاری هوەری دەکەم و نگار دەچش. سێ پێشانگای تایبەتم کردوتەوە، بەڵام ئەو یەکەمین جارە لە سلەیمانیدا کارەکانی خۆم نمایش دەکەم. شاماران لە باغی سێواندا خۆمان دەزانین کە شاماران خوداوەندێکی مێینەی کووردە. کورد ماوەیەکی زۆرە لە مێژینەی خۆیدا دەیپەرستێتن، لە ماڵەکاندا وێنەی هەڵدەواسێ بە ڕەمزێکی زۆر پیرۆز سەیری دەکا، بە خوداوەندی زانینی دەزانێت. بەڵام جیا لەو بیرۆکەی کە هەیە کراوەتە ڕەمزی زانین و زانست، من هاتووم تەنها وەکو ڕەمز بەکارم نهێنەوە، تەنها وەکو هێمایەک و شێوەیەک بەکارم نێناوە لە کارەکانمدا بێم دووبارە دروستی کەمەوە، بەڵکو بەو شێوەی کە خۆم دەمەوێت یاخود ئەو بیرۆکە و چیرۆکانەی لەسەری خۆمەوە سەریان هەڵداوە هاتووم خۆم چیرۆکێکی کەم بۆی داڕشتووە و بۆ ساز کردوتەوە. من چیرۆکی شامارانم بەستۆتەوە بە چیرۆکی بەهەشت. سەبارەت بە کارەکانی ئەو پێشانگایە من لە مودەی ساڵ و نیوێکدا ئامادەکاریم کردووە بۆ کێشانی نیگارەکانی ئێرە. 30 کارێک دەبن. کارەکان بە شێوەی کۆلێکشن دامڕۆشتووە، واتە هەر کۆمەڵە کارێک، هەر کۆمەڵە تابلۆیەک دەربارەی بابەتێک دەدوێن، دەتوانین ناونیشانێکی تایبەت وەربگرێ و ناونیشانێکی تایبەتی بۆ دانێ. بەڵام من هاتووم لەبەر گرنگی شاماران و ئاشناکردنی شاماران بەنەوەی تازە هاتووم ناوی شامارانم هەڵبژاردووە، لەبەرەوەی خەریکە خەڵک شامارانی بیر دەچێتەوە بە تایبەت لەو بەشەی کوردستاندا. چیرۆکی شامارانم بەستۆتەوە بە چیرۆکی بەهەشت، بەو چیرۆکەی کە کاتێک ئادەم و حەوا لە دارستانی پڕ لە سێوی بەهەشتەوە دەرکران سەرزەمین و خەڵک نەفرەتیان لەو سێوە و لەو شەیتانەش کرد کە وەکو مارێ خۆی حەشاردا بوو. بەڵام کورد هاتووە دەڵێ نەخێر، ئەوانە خوداوەندی زانینن، هەم مارەکە هەمیش خانمەکە ژنەکە هاتووە هەردووچی بێکەوە بەستۆتەوە، هەردووچی بێکەوە کاندۆتەوە. دەڵێت ئەوەیە زانین، ینی کەواتە ژیان و زانین و پرسیاری سەری مرۆڤایەتی لەوە دەستی پێکرد کاتێک کە حەوا هات بە یارمەتی مارەکە هات داوای خواردنی سێوەکەی کرد و ویستی بزانین کە داخوا لە پشتەوەی ئەو سێوە چی هەیە لەی قەدەغە کراوە. بەڵێ لەگەڵتان بەردەوام ببین بە تەوەری پرۆگرامەکەمان کە ئەم بەیانیە لە سەرەتاوە باسم کرد کە سەبارەت بە تێگەیشتن و چۆنی هەڵسوکەوتکردن لەگەڵ هەزەکاران ئەم بەیانیە گفتوگۆ ئەکەین. ئەویش لەگەڵ میوانێکی پسپۆڕ و تایبەت کە دکتۆر محەممەد سەعید پسپۆڕی دەروونناسە لە دوهۆکەوە لەگەڵمانە بێت. ئەگەر دکتۆر محەممەد لەگەڵ من بێت و گوێبیستی من بێت بەیانی باش دکتۆر هیوادارم کە باش بیت و بەیانێکی باشت هەبێت. دکتۆر بە بژیت سپاس دەکەم سەبارەت بە تێگەیشتن و چۆنێتی هەڵسوکەوتکردن لەگەڵ هەرزەکاران هەر کەسێک کە هەرزەکاری لە ماڵەوە هەبێت هەندێک جار تووشی ئاڵۆزی ئەبێت لەو بوارەوە کە چۆن لی تێبگات چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکات چکە خۆی بۆ خۆی هەرزەکار هەندێک لە ئەو ماوەی تەمەنی کە ئەو قۆناغی تەمەنیە هەندێک جار خۆی لە خۆی تێناگات هەتاوەکو ئەگاتە قۆناغێک کە بە تەواوەتی بۆ یەکلا ئەبێتەوە کە شتێکی حەز لێیە چی ئەوێت ئامانجی ئەو چییە. جا بۆ دایک و باوک چەندە گرنگە و بە چ ڕێگەیەک ئەتوانن لە هەرزاکارەکەی خۆیان تێبگەن؟
بله دوباره سپیده باش بید سپاس بگمان جیان چند قناها که و هر قناها گریدای یدی و هر یک تمام کری قناها دیه لو ما يعني قناغا هرزكاري يعني سنيلي يا جريدايا بري في قناغي با وقتيت جاتا في قناغي بيت هندك تشتت جالخو يت بري في چندت جالخو إنابن وجا ادويري كارتكرني هزري تويت كات ديتني تويت كات رفتاري ويت كات لو ما بيت يعني ديتنا هرزكاري بو جیانی بشیوکی دی بیتود بیت کساتیوی جی هندکی مکاسی تدا هست. ولی بگمان وقتی دگهت وی قناغه هر زکار لای مشکی و گهورین کفنه و هزراوی ده زانیت دفی پیدا بیت کانه برف کیوه چی تو بسیارت دشخو کرد. فدویره داوید دیکو باب گلک بشیوکی زانستیانه سردریه گل سنیلای کن گل هر زکاری بکن ویره دهندک رفتار دف وی پیدا بن و حزت کد اوی چنده چسبینی تجیانا خدا ویجا اوی دوید یعنی هنده بسیارا بکت و تمیشکیوی دا ید پیدا بوین و دوید یعنی برسفش دفوا ویجا لو ما گل جارا يعني ديكو باب اگر سردريكا باشد گلوي نكن دي هول داد بوان برسوا جهه كي ديور گريد وجا چهوال بن يانجي بريكا كاديكو سوشيال ميديا عن هر تشتكي هبيت ليب گريد باشا دكتور و بيگومان جي في جيدا بله بله باشا دكتور او رفتارانه چی که لهرزكارێک ڕوو ئەدات کە ئەستەمە هەڵسوکەوتکردن لەگەڵی و نزیکبوونەوەی زیاتر لێ و لێت تێگەیشتنی چین ئەو ڕفتارانە کە نامۆترن لە کەسێکی دیکە زووتر بۆ نمونە تووڕە ئەبن یاخود حەز بە تەنیایی زیاتر ئەکەن هەرزەک بەێ ئەvە ینی تۆڕەبوونەوەی و یان پرسیاری توی و ئەvە هەمی ینی کارڤەدانەکە سەر تشتێکت مشکیویدا گەڕیت و دوێت برف يعني كو إثبات كد بو خيزاني بو دوروبري كو أوجي كسك دويت هزريتو برچاف ورگرن دويت بشكدار بيتت دوي گفتوگوه دا اواتي تاكرين دويت رولي خوب ببينيت ناف خيزاني دا يعني برف عفوا برفوي چندي بچيد كو يعني رولك باشه بيت يعني برف سربخوي بچيد و هر وصا هزر دفي پیداد بن اوجي دست بيت كات دنياي جهيد دويت يعني بزانيت كابوچي اوه پیدا بويا و هر دويت قناغي دا گورين كفنا سر كوغنيتيفي سر هزريتوي معارفتوي دويري دا يعني دي زانيت كاني بوچی افتشته چی بود چاوا چی بود و هر وصا جید لهرزكارانه يعني اگر افتشته پیدا بید بله بله دکتۆر لە هەرزەکارانە ڕستەیەک هەیە زۆر جار دووبارەیەکەنەوە لە ماڵەوەڵن هیچ کامتان لە ئێمە تێناگەن کەس نییە لە ئێمە تێبگان بەس من خۆمەزانم چێڵم تۆ لە من تێناگەی تر بە دایکی بێت بە باوک بێت بە خوشک و برا بێت بە دەوروبەرەکەی بێت زیاتر لەگەڵ هاوڕێکانی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی کە ئەبێ لەگەڵ ماڵیشەوە هەبێت زیاتر لەگەڵ هاوڕێکانێتی تر بە تەلەفۆن قسەیان لەگەڵ کار لەگەڵیان بچێتە دەرەوە چۆن ئەکرێت ئەو دایک و باوکە بتوانن ئەم منداڵە تێبگەینن کە یاخود ئەم هەرزەکارە تێبگەین ئێمە لە تۆ تێگەین بەڵام کێشەکە وایە کە تۆ وا ئەیبینی ئایا دروستە ئێمە لە هەرزەکار تێناگەین یاخودەوە ڕوانگەی خۆیەتی بەێ ئارێشە یا خێزانی ئەوە بەێ بەێ ئارێشە خێزانی دەیکوباوە ئەوە ئەو دەوروبەریویت نافخێزانیدا وسات بینن کو هەرزەکار هەر زارۆکە هەر ئاستیوی يعني وصلنا بينكو جورا بويا مازن بويا دويت يعني سردريكا بجوهرن دجلوي يعني وكي زارو كيني نبي دويت رولي خو ببينيت هزريتوي برشاب دانن درفت بدينيكو
ئەوە شێت ینی پیشبینیا بکات تشتێکی شرۆڤەکات تشتێکی شیکردنێ بکات یعنی ئەوێ ڕۆلی لازمە بدەینە ئەوی هەرزەکاری دا خۆ ببینیت کو ڕۆلێکی مازنت خێزانێدا هەیە ئەگەر وسانە بیت خێزانی دوورکەویت هەوڵدە چیتە جەهێکی کو هزری توی دیتنی توی بەرچاف وەرگرت و باشترین تشت ئەوە بەرەف هەواڵا بچیت هەواڵێ توی چونکو هەمی توی ئاستی دانە و هەروسا هەمان هزر و بیر هەنە و هەروسا تەقەبلاوی لای کەسانی دیدێ هەویت فەردێ ئەف هەرزەکارە یعنی هەوڵ دەد دوورکەویتش خێزانێ بەرەفێ چەندێ بچیت و بیت گۆڕیت یعنی بتە کەسێکی یعنی قبول ناکەت ئیدی خێزان وی شکلی گەلوی باڵبیت و ئەگەر نەشیا دێ ئەو خۆ دێخۆ vekêşît yani dê sehevîtiş xêzanê berevbere yani dê dûrkevîtiş dey ku baba piştî hingê dibîtê divêrê da yani hindek şaşiya biçît belê. دکتۆر ئەوەی کە زۆر گرنگە هەر زەکار پێی خۆش نییە چۆن ئەڵێت تەداخل لە کاری ئەوە بکەیت جا ئێستا ئێمە باسمان لە هاوڕێتی کرد ئەو زیاتر حەزەکە لەگەڵ هاوڕێکانی بێت و زۆر جاریش هەیە دایکان و باوکان هەندێ هاوڕێی هەرزەکارەکەی خوانیان بەدڵ نییە بۆ نمونە ئەڵە نابێت لەگەڵ ئەمە هەڵسو کەوتکەی بچیتە دەرەوە لەو کاتە چۆن ئەبێ هەرزەکار تێبگەری کە من ڕێنوێنی دەکەم یارمەتی دەرتە بم بۆی کە تۆ هاوڕێکی باش هەڵبژێری یاخود نەخێر ئەمە هەڵەیە بهێڵین خۆی هاوڕێ خۆی هەڵبژێرێت بەێ دوێت ڕۆلی بدەینەوی و تێبگەهین و ئەگەر مەدوێت نامەکی بگەهینە هەرزەکاری دوێت ڕێکە تێگەهشتنی بیت یعنی ڕۆلیویە دیار بیت ئەبخۆ بخۆ هاوڕا ینی هەلبژێریت یانجی کات بێت تێکەلا کێ بکەت بەس ئەگەر دەیک و باب ینی تەداخلێ بکەین دوێت ینی تێگەهشتنێ گفتوگویێ زانینێ و یعنی خۆنیزیکی وی بکەین وەک ئەمجی بینە هاوڕێکی وی نەوەک ئەم سەحکەینە وی کە زارۆکە یانجی نەگەشتە قۆناغێکێ دوێ چەندێ دیوی وەلێکەین پشتی هینگێ پڕەویتشمە و هزرێتمە نەوەرگریت و هەردە موسا حساب کرد و دەیک و باب ینی نەتاری کارم بۆوی و بۆ تشتێکی درست ئەوجا ئەو دێ بەرەفێ چەندێ چیت ئەگەر گفتوگویە ئەمەد گەل بکەین دانوستاندنێ و ئەو بزانیت و دەیک و باب ینی وەکی هاوڕێ سەرەدەریێت گەل بکەن دێ تەقەبلا واژی کەت و هەروسا تەقەبلا هاورت خۆ کەت ینی هەواڵت خۆ دێکەت دوێرێدا دێ هەست خوشیەکێ کەت ینی دوێت ینی دەیک و باب زانستیانە براستی سەرەدەریێت گەل بکەن و هەندیش دەیک و بابا بێت ئان کەسانی دەوروبەریوی هەواڵ بن گەلوی و توی بگەهن یعنی ئاخفتی توی بەرچاف وەرگرن ڕفتاریوی بەرچاف وەرگرن هەر تشتێکی وی بوێت دانوستاندنێ ئەگەر مەدوێت توی بگۆڕین و وسا قەنەعەتێکی بۆ چێکەین یعنی کو ئەڤەت خزمەتا ویدایە وێت پێنگاوێت وسا بێنە هاوێتن دا ئەو یعنی دەوروبەری خوب گەی چونکو دوێ قۆناغێدا ئەوی دوێت خۆ دیار بکەت کو ئەو ژی کەسێکێ خوددان کەساتیە خوددان هزرۆبیرە ئەوی دنیایت گەهید وی پلانێت هەین بۆ ئایندە یعنی چونکو ئەو پرسیارە هەمیت مشکیویدا یێتین و دوێرێدا ئەوی دوێت بەرسڤە وان پرسیارە بێتە دان و زانیت کانێ ئەوێ بەرسڤێت دەت کارێ چاوە سەرەدەریێت گەلوی بکەت دوێرێ دێ وەرگرتن هەبیت و تێگەهشتن هەبی زۆر باشە دکتۆر تا چەندە دروستە کە بڵێین ئەم قۆناغا هەستیارترین قۆناغا لە تەمەنی مرۆڤە و لە قۆناغی هەرزەکاریە کە کەسایەتی مرۆڤ دروستە بێت ئەمە تا چەند دروستە ئایا ئەمە قۆناغێکی هەستیارە بێت زۆر بە هەستیاری مامەڵی لەگەڵا بکەین بەێ من ئاماژە پێ چەندێدا قۆناغا ینی یا هەرزەکاریجی نا قۆناغەکە جودایە بەرین و کەژی زارۆکینیدا کاچە سەرەدەریت گەلوی هاتیەکردن شلایێ دەیک و بابە دەوروبەری و کانێ چاوە
ینی حەز و ئارەزووی و چاوە باوەری دەفی پەیدا کردیە و دا بزانیت ینی ئەوی کاچەوە دێ دنیایت بینیت ویجا وقتێت گەتەوێ قۆناغێ بڕاستی ینی قۆناغەکە هەستیارە ینی چەندێک بیت کەسانت بێژن ینی قۆناغەکە بیت یا نۆرمال بیت وەکی قۆناغی دی نە گوهۆرین سەر وێ قۆناغی چێت بن ئەمە شلای لەشیڤە شلای نەخاسمە دەستپێکی مێشکەویت بیت ینی ڕاستیانێک وەکی تێدا هەبیت ینی بێ هزرێ ینی بۆچی چونکو گەشەکردن بەرە فلای دی چیت فەدوێرێدا ینی وەکی خمۆلێک دەفی پەیدا بیت شلای هزراوە و دیتنا و شرۆڤەکردنێ پشتی هینگێ دێ دەست پێکەت فەدوێت ئەم سەرەدەریە وەک خێزانجی و وەک ینی دەوروبەرجی ینی دەستگاهێدی و قوتابخانیجی کاچەوە سەرەدەریە حتا پەیڕە و پرۆگرامی توی بێنە داڕشتنی دیف ئەوێ قۆناغا تێدا دبووری ئەفجا وێجا دوێت ینی دەیکۆباب ینی ئەوژی هەستێکی وسا سەرەدەریت گەلوی بکەن کو بزانن ئەف قۆناغا پێتیڤی چییە وان حەز و ئارەزووی توی دوێ قۆناغێ تێرکەن و هەمی پڕێکە دانوستاندنێ پڕێکا تێگەهشتنێ و ڕێکا قبولکردنێ باشە دکتۆر تا چەندە ئەو نیگەرانیە کە دایک و باوک هەیەی بەرامبەر بە هەرزەکارەکەی کە ئێستا ئەمانی کە باست کرد لە تووڕەبوونە لەوەی کە حەزەکە گۆشەگیر بێت تەنیا بێت لەگەڵ هاوڕەکانی بێت تا چەندە ئەمانەی کە نیگەرانی بۆ دایک و باوک دروست کردو ئەمانە ئاسایین و ماوەی چەندێکی پێئەچێت کە ئەم مرۆڤەی تر کەسایەتی تاکی خۆی بدۆزێتەوە کە چۆنە دواتر چێتە ناو ژیانێکی ئاسایی وەکو هەر ژیانێکی هەر مرۆڤێکی دیکە ئاسایی و بە پرۆسی ژیانە تێ ئەپەڕێت تا چەندە ئەم نیگەرانیانە ئەتوانین بۆ دایک و باوکان شی بکەینەوە کە ئەمانە ئاسایی چ کاتێک مەترسیدارەوە مەترسیەکەی دەست پێکات لە چەندێک تێپەڕە ئیتر ئەمە پێوترێ مەترسی بەرێ دایک و باب ینی دوێت بزانن کو ئەف کەسە ینی شقۆناغا زارۆکینیە یê derbas bûy evî nabît dayk û bab yanî şêweberî wê gavê serederiyê gel bikin belkû vêrê da me got ew dê planê yê dirist û we dibine yanî wek esasek binyatek bû danana kesatiyawî û bû çûnîtwî û her wisa دوێرێ دا وان کەسا گەڕێت ئەوێت کو وی قبیل بکەن ئەوێت تویت گەهن فئەگەر دایک و باب دوێ چەندێ بووی پەیدا نەکەن و دەوروبەری نیزی دبیت شوێرێ وەکی ئەمە دبێژین دێ ڕەوێت دێ چیتە بەرەف جیهانا کو ئەوان هزرێ توی دیتنێ توی قبیل بکەت و دگەلوی گونجای بن فدوێرێ دێ بتە قۆناغەکە پڕاستی یا مەترسیدار بووی و بۆ خێزاناوی ئەگەر ینی سەرەدەریەکە درست و باش گەلوی کەسینە ئێتەکردن فدوێت ینی gelek guhorînit xêzanê da çêbin beramberî ku twî bgehên û piştî hingê yanî ka çi hez wî hene çi pisyar hene wî çi divêt divêrê dêşên kesekê yanî xudanşiyan û kesekê berhemdar û kesekê yanî dêşêt maytêkirneka baş xêzanê da ket û ew xwe jî dî jiyana xwe dest pê ket hizrêt baş dîl defî peyda bin مشکوی دا دی زبرن و پشتی هنگی دی حاول داد اوان هزرا یعنی بکتا کریار و پشتی هنگی جیانا خو سروی چندی پریوه بد. بله زور سپاس دکین دکتر محمد سعید پسپوری دروناسی ام بیانی لگل امی بود ل پروگرامی بیانی 24 سبارت به تگیشتن و چون اتیال سکوت کردن لگل هر ذکران گفتگو مان کرد. سپاس. هیویا روزا کاباش بود کم. گەڕانەوە بۆ ڕووداوەکانی 11 سپتەمبەر نوێترین کاری هونەری هونەرمەند هەڵگورد ئەحمەدە کە بە شێوەی پیشاندانی تەواوی ئەو دیمەن و هەواڵانی کە لە کاتی ڕووداوەکانی 11 سپتەمبەر لە وڵاتی ئەمریکا ڕوویانداوە کاریگەری لەسەر جیهان و بە تایبەتی وڵاتانی عێراق یاخود وڵاتی عێراق دروست کرد کە پیشان دەدات بە شێوەی هونەری هاوچەرخ باس لە زۆرێک لە ئەو هەوڵانە دەکات کە کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە.
سەردەمی پۆزمۆدێرن و بە دیاریکراویش لە هونەری هاوچەرخدا هونەر دەیەوێت خۆی لەو کۆتوبەندانە ڕزگار بکە کە لە زەمانەکانی دیکەدا هەبووە دەیەوێت پردێکی زیاتر دروست بکە لە نێوان خۆی و ئەو ڕووداوانەی کە لە چوار دەوری ڕوودەدا بە دیاریکراوی ئەم هونەرەی کە لە پشتی منەوەیە کە باز لە بەشێک لەو ڕووداوانە دەکات کە پەیوەندی بە عێراق و ناوچەکانی چوار دەوریەوە هەیە خونا كان قبل على هاي قبل خونا هنر کاریگەری ترین ئامرازە بۆ ئاگاییکردنەوە کاریگەری ترین ئامرازە بۆ دروستکردنی بەشەر ینی ئەمەیە بڵێم ئەوەیە کە لە ئەزمونێکە کاتێک بینەرێک کاتە ئێرە ئەمەوێت بارگاوی بێ بە کۆمەڵێک پرسیار ینی وەک بینینی هەر شتێکی تر واز لە ئەمە ئۆبجێکتە نێنێ بەڵکو بارگاوی بکە ئەم بارگاوی بوونە بۆ خۆی وای لێ دەکات کە بۆ زەمانێک بیر لە بابەتەکە بکاتەوە و بە جۆرێک بە پێی کات تێپەڕبوونی کار لەسەر ئاگایی ئەو مرۆڤ ئاکاتەوە. بەڕاستی جۆرێک پێناسەی هونەر هەیە کە هونەر بریتیە لە دروستکردنی ئەو پەیوەندی کە دروستکردنی پەیوەندیەک لە نێوان پەیوەندیەکانی ترە ئەگەر بە گشتی باسی ئەم ڕووداوە بکەین ممکن نییە ینی لە یەک دەواازۆ لە یەک پەنجەرەوە تێبگەین ینی ئەم ڕووداوە لە یەک کاتا پەیوەندی بە چەندەها ڕووداوی ترەوە هەیە ینی بۆ نمونە منە و کات تێن ئەگەیشتم مەسەڵەن قاعیدە پەیوەندی بە سەدام و چیە سەدام پەیوەندی بۆ ئاکتە تیرۆریستیەوە چیەکە لە ئەمریکا کراوە بۆ یە کاری هونەری ینی بە تایبەت لەم ئیشەی کە ئەیبینن ئەو جۆرە پەیوەندی وەک چۆن بڵێ گەر حەقیقەت وەک ئاوێنەیەک مەسەڵەن شکا بێت ئێستا بێ هەموو پارچەکان لە یەک بێتەوە بۆی وێنە ڕوونەکە بگات چکە ڕاستی و کاتە ئێمە نەمان ئەتوانی تێبگەین ئەوەی زمان حاڵی ئەمانە بوو تەنها سکرین بوو بەڵام کاتێک سەری ئەم باڵەخانە بەرزاناکی بە تایبەتی ئەو دوو باڵەخانەی ئەمریکا من هەمیشە بیرم لەوە کردوێتەوە کە ئەوەی ڕاستەوخۆ بەرابەر مەسەڵەن 120 قات لە تاوەرێک یا دوو تاوەر پێکەوە سەدەها هەزار تەن مەسەڵەن شوو شەو چیمەنتۆ ئاسن پێکەوە دێتە خوار و بۆ دەنگە بەهێزا بێت چه ئیحساسێکی کردوێت. هەرچەندەکە ڕۆژانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە مەبەستی دەرهێنانی پاسپۆرت سەردانی فەرمانگەکانی پاسپۆرت دەکەن بەڵام ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانە بێ ئەوەی کە هۆکارەکەی ڕوون بێت سۆراقی مامەڵەکانیان ناکەن و ناچن پاسپۆرتەکانیان وەربگرنەوە و ئەوەش گرفتێکی زۆری بۆ فەرمانگەکان دروست کردووە یەکێک لەو پاسپۆرتانی کە تاوکە ئێستا وەرنەگیراوەتەوە مێژوەکەی بۆ ساڵی 2017 گەڕێتەوە و زۆری نەماوە بەسەر بچێت. ناوبەناوە پاسپۆرتی سلێمانی ئاگداری بڵاو دەکاتەوە داوا لە هاوڵاتیان دەکات سەردانیان بکەن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتە تەواوبۆکانیان بەڵام خاوەنەکانیان هەرون و سەردانی پاسپۆرت ناکەن تەنها ئەوانە نەبێت کە بەپەلە نیازی گەشتیان هەیە ئەوە شوای کردووە گرفت دروست بکات. داواکەین لە هاوڵاتیان کە کاتێ پاسپۆرتەکە معاملەیان کە هەچ کاتێ زانیان جیازەکەیان تەواو بۆ سەردانی بەڕێوەبەرایەتیمان بکەن بۆ وەرگرتنەوەی بۆی ئێمەش تووشی کێشە نەبین هەم پاسپۆرتێکی زۆرمان لاکۆ بۆ تۆ زیاتر لە 10,000 پاسپۆرت لای ئێمە ئێستا حالیان لامانە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی 14,833 پاسپۆرت تەواو بووە بەڵام خاوەنەکانیان وەریان نەگرتوێتەوە لە نێوانیاندا پاسپۆرتی 5 ساڵ لەمەوبەری تێدایە.
گرفتەکە لەوایە مەسئولیاتە نزیک 14,833 نزیک بۆ تۆ لە 15,000 پاسپۆرت ئەم 14,833 مەسئولیاتێکە خوانەخواسە دانێشی دیار نەمێنێ یا بسووتێ یا هەرەوە کارێک بێت مەسئولیاتێکی گەورەیە لەسەر شانی ئێمە چونکە ئێمە لێستە لە ئەستۆی ئێمەیە بۆیە هەوڵاتی پێویستە بێت وەریگرێتەوە سەرڕای ئەوەش وردە ئەم پاسپۆرتانە ئەکسپایرە بن. یعنی پاسپۆرتی وە بۆ نمونە لە 2007 29 پاسپۆرتەیە نهاتون بۆ وەریگرنەوە. ڕۆژانە فشارێکی زۆر لەسەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی هەیە. کارمەندانیش لە کەمترین کات مامەڵەکان تەواو دەکەن بۆ ئەوی بەزووی هاوڵاتیان ببن بە خاوەنی پاسپۆرت. بەشێک لەوانەی کە لە ساڵی 2007 داوای پێدانی پاسەپۆرتیان کردووە و مامەڵەکانیان تەواو کردووە ڕۆشتونەتەوە بۆ ماڵەوە ئیدی نەگەڕاونەتەوە لە کاتێکدا وا خەریکە پاسەپۆرتەکانیان بەسەرەچێت. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. تا دێت کاریگەریەکانی وشکە ساڵی لە عێراق زیاتر دەرەکەون. وشکە ساڵی هەڕەشە لە زۆنگاوەکانی عێراق کات کە ساڵانێکە خراونەتە نێو لیستی کەلەپوری جیهانیەوە کەم بوونەوە یان وشک بوونی ئاوی بەشێکی ڕووبارەکانی عێراق بەهۆی گرتنەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە زیانێکی زۆری بۆ زۆنگاوەکان هەبووە بە تایبەتی هۆری چبایش. تا دێت کاریگەریەکانی وشکە ساڵی لە عێراق زیاتر دەردەکەون ئەوەی تاریکبوونی دیمەنەکە زیاتر دەکات سەبارەت بە داهاتووی وڵات بەگشتی و زۆنگاوەکان بە تایبەتی پشتڕاستکردنەوەی نێودەوڵەتی و نێخۆییە کە عێراق یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەش و هەوای لەسرە. وەزیری ژینگەی عێراق هۆشداری دەدات تا دێ مەترسیەکانی وشکە ساڵی لە عێراق زیاتر دەبێ. جاسم فەلاح ڕایگەیان یەدەگی ئاوی عێراق لە خراپترین حاڵەتیدایە و ماوەی 70 ساڵە دابەزینێکی وایان بەخۆیەوە نەبینیوە لە یەدەگی استراتیژی وڵاتەکەدا. بۆی گرتنەوەی ئاوی دیجلە و فڕات و دروستکردنی بەندا و لەسەریان ئاوی سەرزەوی عێراق تووشی قەیران بووە لە سەروی هەمویانەوە زۆنگاوەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە ببوونە سەرچاوەیەکی گەورەی کشتتوکاڵ و ئاژەڵداری. ساڵح عادی بەڕێوەبەری بەشی کشتتوکاڵ لە پارێزگای زیقار ڕایگەیان نزیکەی 1200 خێزانی بەخێوکەری گامێش و جوتیار لە زۆنگاوەکان و ناوچەکانی دیکەی پارێزگاکە بەهۆی کەم ئاویەوە کۆچیان کردووە. لە ساڵی 2016 ناوچەی زۆنگاوەکانی عێراق خراونەتە نێو لیستی کەلەپوری جیهانیەوە کە ئێستا بەهۆی وشکە ساڵیۆ و ڕوبەرێکی فراوانیان لەدەستداوە. بوونیان لە نێو ئەو لیستەدا کاریگەری نەبووە لە ڕزگارکردنی لەو وشکە ساڵیانەی کە هەڕەشەی لێ دەکەن. بەڵام لە نێوخۆی عێراقدا چالاکوانان هەڵمەتێکیان بە ناوی ڕزگارکردنی زۆنگاوەکان دەست پێ کردووە لە هەوڵێکدا بۆ ڕاکێشانی سەرنجی دامەزراوە و ئۆرگانە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی هاوکار بن لە هێنانی ئاو بۆ زەنگاوەکان. پێشتر لە فیلم کارتۆنەکان ئەمان بینی کە ئۆتۆمبیلەکان بە ئاسمانە دەفڕن و کەسانێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئەبەن. ڕەنگە زۆر جار لای خۆیان بیرمان کردوێت و ئاخر ڕۆژێک دێت شتێکی لێو شێوەیە هەبێت. بەڵێ لە شاری دوبەی یەکەم ئۆتۆمبیلی فڕێوی کارەبایی تاقی کرایەوە. جا ئەم ئۆتۆمبیلی فڕێوی کارەباییە هی کۆمپانیای ئەکس پینگی چینیە لە یەکەم گەشتیدا لە شاری دوبەی ئیمارات فڕی. بۆیە شاری ئیماراتیشیان با بڵین دوبەیان هەڵبژاردووە چکە یەکێک لەو شارانی کە زۆر نوێگەری تیا ئاکرێت. ئەمەشتە چارچەوە هەوڵەکانی کۆمپانیاکە بۆ خستنە بازاڕی ئۆتۆمبیلە فڕیوەکان لە بازارەکانی جیهان کە دوو سەرنشینیش هەڵدەگرێت و ئێستا لە ناو راپۆرتەکە زیاتر زانیاری سەپارەت بۆ وەردەگرێت. ئەمە ئۆتۆمبیلە یان فڕۆکەیە یاخود درۆنە. ئەمە تاکسیکی ئاسمانیە هاوشێوەی شتێک گەورەتر لە درۆن. ئۆتۆمبیلی X2 ئۆتۆمبیلێکی کارەباییە لەلایەن کۆمپانیای چینی ئەکسپینگ بۆ ئۆتۆمبیلی کارەبایی دروستکراوە. تاقیکردنەوەی ئەم ئۆتۆمبیلە ئاسمانیە وردەکاریەک لە داهاتوو دەخاتەڕوو کە لەوانەیە ڕۆژێکدا بێت خەڵکی بە ئاسمانی شارەکاندا بۆ شوێنی مەبەست بفڕن و قەرەباڵغی شەقامەکانیش کەمتر ببێتەوە.
هذه التجربة كثير مهمة، وقرار شركة الصينية الأكسبنج التي تسوى فوق 20 بليون ئەم تاقیکردنەوەیە زۆر گرنگە کە نرخەکەی زیاتر لە 20 میلیارد دلاری ئەمریکیە. کۆمپانیای ئێکسپینگ گەورەترین بەرهەمهێنەری ئۆتۆمبیلی کارەباییە لە چین و ئێستا سەرقاڵی داهێنانی ئۆتۆمبیلی ئاسمانیە. ئەمڕۆ بەم تاقیکردنەوەیە ئێمە بۆ کۆمپانیاکە سەلمانمان کە پێویستە نووسینگەی سەرەکی کۆمپانیاکە لە دوبەی بێت و دەبێت یەکەم شار بێت بۆ گواستنەوەی خەڵک بە درۆن. إمارة دبي عشان نحن جاهزين نبغي نجرب نبغي نتقدم. تاکسیەکە کێشەکەی 600 کیلۆگرامە. تەنیا 2 سەرنشین هەڵدەگرێت و هەروەها پشت بە 8 پەروانە دەبەستێت کە لە هەر گۆشەیەکی ئۆتۆمبیلەکە 2 پەروانە هەیە و دەتوانێت لە ماوەی 45 خولەکدا 140 کیلۆمەتر بفڕێت. پێشبینی دەکرێت لە ساڵی 2026 ژمارەیەکی زیاتری ئەم ئۆتۆمبیلە لە ئاسمانی شاری دووبەی تاقی بکرێنەوە. ئێمە ئێستا لە قۆناغی تاقیکردنەوە داین. هەنگاو بە هەنگاو دەچینە بازاڕی نێودەوڵەتیەوە. سەرەتا شاری دووبەیمان هەڵبژارد چونکە دووبەی داهێنەرترین شارە لە جیهاندا. ئەمە یەکەم تاقیکردنەوەمانە لەسەر ئاستی جیهان. واتە یەکەم هەنگاوە لە ئاستی نێودەوڵەتیدا. ئامێری گواستنەوەی بێفڕۆکەوان لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان گەشتیاران بەسەر ئاسمانی شاردا بگواستنەوە. بەڵام پرۆسەکە هێشتا چەندین ئاستەنگی لە بەردەمە. لەوانە تەمەنی پاتری و کۆنتڕۆڵی هاتوچۆی ئاسمانی و سەلامەتی. بابچینە ناو دنیای فیلمەوە مانگی دا بۆ مانگی فیلمە ترسناکەکان دەناسرێت بەهۆی هەبوونی بۆنەی هاڵۆوین و لەم مانگەدا لە راپۆرتێک ئاماژە بە چەندین یاخود چەند فیلمێکی نایابی بوونەوەری ئاسمانی لە ژانەری فیلمی ترسناکەکەین دەتوانن لەم مانگە بینەریان بن لەم بابەتە سەریەکەی. دۆزینەوەی شریتی کامێرا لە ژانرەی ترسناک زۆرن بەڵام فیلمێکیان بە شێوەیەکی کاریگەر خۆی لەو ژانرەیە دەدا کە ناوی کلۆڤەرفیلدە. ئەو فیلمە چیرۆکی چەند کەسێک دەجێڕێتەوە کامێرەیەکیان لە دەستە و لە ناوەڕاستی شارەوە ئەو دیمەنانە وێنە دەگرن کە لە شارەکە ڕوودەدا. بوونەوەرێکی زەبەلاحی گەورایی ئاسمانی لە ناوەڕاستی شار پەیدا بووە. سوپای وڵات دەیانەوێت لە ناوی بن. یەکێکە لە باشترین نمونونەکانی دۆزینەوەی شریتی کامێراکان لە ژانرەی ترسناک. بە قسەی ڕخنەگرانی سینەما بێت تا ئێستا باشترین فیلمی ترسناکی بوونەوەری ئاسمانی یان خەیاڵی زانستی بەشی یەکەمی فیلمی ئێڵیەنە کە لە 1970 لەلایەن دەرهێنەری بەتوانە ڕیدلی سکۆت دروست کرا. چیرۆکی چەند زانایەک دەجێڕێتەوە دەستنە سەر هەسارەیەک کە بتوانن مرۆڤایەتی لەسەری ژیان بەسەر ببە. بەڵام هەسارەکە جۆرە بوونەوەرێک و درڕندە و ترسناک و بکوژێک شتێدایە بە ناوی زینەمۆرف. دوای دەیان ساڵی دیکەش ئەو فیلمە بە ناوازەیی دەمێنێتەوە و مانای گەورە هەردەدا. فیلمی ئەندەر دە سکین لە 2013 بڵاو کرایەوە تا ئێستا بێچێت لە باشترین فیلمە خەیاڵە زانستیە ترسناکەکان دادەندرێت. باسی بوونەوەرێکی ئاسمانی دەکات لەسەر زەوی شێوەی خۆی بکاتە ئافرەتێکی سەرنجڕاکێش پیاوان بخوا. فیلمێک وەکو مێتافۆرێک بەرامبەر بەو مرۆڤانەی لاشەی ڕەگەزی بەرامبەریان وەکو نێچیر دەبینن. فیلمەکە بۆ سەروی 18 ساڵانە سکارلێت جۆهانسن ڕۆڵێکی نمونەیی ناوازە پێشکەش دەکات و وێنەگرتنی ئەو فیلمە کارێکی بلیمەتی بۆ کراوە بە شێوەیەکە بینەر هەزناکە سەیری کامێرای فیلمێک دەکات بە شێوەیەکی ڕاستەقینە و تێکدەر مێشتی بینەر دەچێت. ئەندەر دە سکین شایانی بینینە. ئەم ساڵ فیلمێکی نایابی بوونەوەری ئاسمانی و ترسناکمان بینی بە ناوی پڕێی کە چەند هەفتەیەکە بڵاو کراوەتەوە. هاوشەوی فیلمەکانی ساڵانی 1970 پرێدەتەر زۆر بە ناوازەیی چیرۆکەکەی دەجێڕێتەوە لەسەر بوونەوەرێک لە ئاسمانەوە دێتە سەرزەوی بە مەبەستی ڕاوکردنیەوە ئاژەڵانەی دەبنە مەترسی لەسەری. جا تاکە بوونەوەر گەورەترین مەترسی بێ لەسەر زەوی بێگومان مرۆڤە. پاڵەوانی ئەم جارەمان خانمە ئاکتەرێکی ئەمریکی ڕەسەنە بە کللتور و دابوونەریت و چەک و تیر و کەوانەکەی ئەو سەردەما فیلمێکی ناوازەی پرێدەتەر دروست دەکات. پڕێی شایانی بینینە. زۆر سپاس بۆ هاوکارمان ژیر کە ئەم بابەتانە بۆ ئێمە ئامادە دەکات. سپاسانەکەین کە ئێوەش لەگەڵمان بەردەوام بوون ئەم کاتژمێرە بەیەکەوە بە هیوای ڕۆژێکی شاد و خۆش بە هەمووتان خاتان لەگەڵ ماڵتانەوە.